خۆپیشاندانی بەشێک لە هاوڵاتیانی کەرکووکە دژی گرانی نرخی مۆلیدەی ماڵان هاتوونەتە بەردەم بینای پارێزگای کەرکووک. ناڕەزایی دژی گرانی نرخی مۆلیدەی ئەم مانگە دەردەبڕن کە بۆ هەر ئەمپێرێک 14,000 دینار دیاری کراوە. ئەوان خراپی دۆخی کارەبای نیشتیمانی و گرانی نرخی ئەمپێری مۆلیدە دەخەنە سۆی حکوومەت و بێدەنگی لایەنە سیاسەکانیش نیگەرانی کردوون. زۆر بەداخەوە دوای ئەو هەموو ناڕەزایەتیە، دوای ئەو هەموو خۆناغە تازە بە تازە نرخی ئەمپێرێک مۆلیدە 14,000 دینارە کە ئەم نرخە لە هیچ پارێزگایەکی عێراق نییە. لێرەوە داواکارین بە زووترین کات بە بڕیاری ناشەرعی و ناقانونی خۆیاندا بچنەوە واز لە دزی و ڕاوڕوت و واز لە خەڵکی هەژار و فەقیر بێنن. یەکەم کارەبای نیشتیمانی زیاد بکەن، دووەم گاز بە خاون مۆلیدە ئەهلیەکان بدەن، سێم ئەو 14,000 بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە. چوارەم پرسی خزمەتگوزاری لە کەرکووک بە گشتی خراپە و چارەسەری بکەن. خراپی ئەم دۆخەش بە پلە یەکەم لە ئەستۆی پارێزگای کەرکووک و قایمقام و پەرلەمانتاران و لیژنەی مۆلیدە ئەهلیەکان و مدیری مەنتوجات و بەلەدیە و سەرجەم لایەنە سیاسیەکانە بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە. ئەو هاوڵاتیانەی ئەمڕۆ خۆپیشاندانیان ئەنجامدا و شەقامی سەرەکی بینای پارێزگای کەرکووکیان داخست داوایان کرد ئیدارەی کەرکووک با بڕیارەکەیدا بچێتەوە و نرخی ئەمپێری کارەبا کەم بکاتەوە. بەحەقەت لە کەرکووک ڕووداوێکی نەخوازرا و بەردەوام دووبارە ئەبێتەوە. ئێمە ڕاستە کێشەی کارەبا هەیە لەم شارە، کێشەی خزمەتگوزاری هەیە، شارەکە خەریکە لە بەرچاوی کامیراکان دیارنیە، ئەژینا خەریکە کۆڵانەکان زبڵی خوا. یعنی بەحەقەت خەڵک تا ئاس گەیشتۆ تا ئاستێک بەڕاستی زۆر بێزاری خۆیان دەرەبڕن، بەڵام من تێناگەم خەڵکی کەرکووک چاوەڕوانی چیەکە لەمانە. ئێستا ئێمە بەحەقەت بۆی ڕاستگۆ بین، من ئەپرسم بۆ ئەندام پەرلەمانەکان بۆ نایەنە سەرجادە لەگەڵ ئێمەیە دیان ئەوە تا بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە لەم مەوزوعەیە کە نایەن و خۆیان پیشان بدەن یان ئەوە تا شتێکی کەیە ئێمە تێناگەین. ئەگەر ئەتەوێ بەڕاستی یعنی لەوە دەرەکەوێ لەو خەڵکەی کە ئێستا ئامادە بووە، من تەسەور مەکرد ئیمڕۆ بە هەزارەها کەس ئێستا لێرە بووایە کە داوای مافی خۆیەکە. باوڕەکەم 3/4 ئەم شارە ئەم 14,000یان پێ نادرێ. بەس بەداخەوە خەڵکەکە شوای لێ هاتووە یعنی بێئومێد بووە لە وەزعی شارەکەیە، بۆیە نییە گرنگی بەو شتانە نادا، وەکو مەڕی لێ هاتووە بە کەیفی خۆیان چۆن ئەمان هێن و ئەمان بن هەر ئەمانوێ بژین و تاو. ئەمە چەندین جارە دژی نەبوونی خزمەتگوزاری و کەمی کارەبای نیشتیمانی و گرانی نرخی مۆلیدەی ماڵان هاوڵاتیان خۆپیشاندان ئەنجام دەدەن و داوا دەکەن حکوومەت بە پێی گوزەرانی خەڵک بڕیار بدات و نرخەکان دیاری بکات. بەڵام حکوومەت و ئیدارەی کەرکووک بێباکە لە داواکاری هاوڵاتیان و مانگانە نرخەکان زیاتر دەکات و ناشتوانێ وەکو پێویست کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکات. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.